نەمامگەی دەربەنیخان ساڵی 1990 لەلایەن ڕێکخراوی فاوە دروست کراوە بە مەبەستی سەوزکردنی دەوروبەری بەنداوی دەربەنیخان. دواتر بە سەرجەم پێداویستەکانی نەمامگەیەکی مۆدێرنەوە تەسلیمی حکومەتی هەرێمی کوردستان کراوە. سەرەتا نەمامگەیەکی دارستانی بووە، بەڵام لە ئێستادا نەمامی دارستانی و نەمامی جوانیشی تێدا بەرهەم دەهێنرێت. لە ئێستادا ئێمە 5 کارمەندی مەدەنیمانەیە، 2 کارمەندی دەستی کارمانەیە ڕەسمین، هەروەها لە ئێستادا 4 کرێکارمانەیە کە بە شێوەی کاتی لە نەمامگەکان کار دەکەن. ئامێرەکانی نەمامگە بریتە لە تەنکەرێک، 2 تراکتۆرمانەیە، سەردەم پێداویستە بچووەکانی بەرهەمهێنانی نەمامگە لە ناو نەمامگا بوونی هەیە. جۆری نەمامەکان 20 بۆ 25 جۆرە. ساڵانە نەمامگەی دەربەنیخان توانای بەرهەمهێنانی 100 بۆ 120,000 نەمامی دەبێت ئینشەڵڵا. لە ئێستادا 80,000 نەمام لە ناو نەمامگا بەرهەمهێنراوە، ئامانجمانە بیگەێنین بە 110,000 ئینشەڵڵا. لە سەرەتادا ئەم نەمامگەیە توانای بەرهەمهێنانی زیاتر لە 150,000 نەمامی هەبووە بەهۆی هەبوونی دەستی کاری زۆرەوە، بەڵام لە ئێستادا بەهۆی نەبوونی دەستی کاری پێویستەوە بەرهەمەکە کەم بۆتەوە. ساڵی وایە بێ 60,000 بۆ، ساڵی وایە بۆ 80,000 بووە، ساڵی وایە ئەچێ بێت 100,000. پێکەوە چین بۆ ناو نەمامگە فەرموون.